ئازیزانی دیبلۆماتیک مەگازین سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. من بەشدار بازیانیم جارێکتر لە پرۆگرامێکی زۆر تایبەت لەگەڵتانم. دیارە لە ماوەی هەفتەی ڕابردوودا دەستگای میدیای دیبلۆماتیک مەگازین راپۆرتێکی بنکۆڵکاری ئیستیقسایی وردی بڵاو کردەوە لەسەر فەزیحەی سێکسی لە یانەکانی کوردستان و دەستبردن بۆ کەیسی لاقەکردنی مناڵان دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵانی ناو نادیەکان ناو فێرگە وەرزشیەکان. دوای راپۆرتەکە ئێستا خەریکی قەزەیەکم لە شاری هەولێرم ئێستا حالیان خەریکی قەزەیەکم کە قەزەیەکی زۆر قورسە بەڕاستی کە یعنی بۆ وتنیش زۆر قورسە. ئێستا من لە خزمەتی یەکێک لە یاریزانە هەرە باشەکانی کوردستانم کە پێشتر لە چەند نادیەکی زۆر دیار یاری کردو لە هەڵبژاردە یاری کردووە، یەکێک لە کەسە دیارەکان بووە لە وەرزشی کوردستانە. ئەم کەسە بە مناڵی لە ماوەیەکی کەمی مناڵە لە تەمەنێکی مناڵیە دەستدرێژی کراوەتە سەر، دەستدرێژی سێکسی کراوەتە سەر لەلایەن گەورە بەرپرسانی وەرزشیەوە. یەکێکە لە قوربانی گەورەکانی تۆپی پێ کە دەستدرێژی چەندین جار دەستدرێژی کراوەتە سەر لەلایەن بەرپرسانی یەکی تۆپی کوردستان و ئیستیغلالی زۆر خراپ کراوە. ڕاستەخۆ بچینە لای و پرسیارەکانی لێ بکەین و بەڵگە و ئەرگومنتەکانی خۆمان بخەینە ڕوو. سڵاو لەبێ و زۆر سوپاس کە کاتی خۆ بەخشی بە ئێمە. سەرەتا پێم بڵێیت مثلا چۆن ئێمە دۆزیەوە چۆن قەرارەدا کە قسە بکەیت سەرتا بەلەم پرسیار دەست بکەیت. زۆر سوپاستان دەکەم کە هاتینە هەولێر، زۆر سوپاستان دەکەم. ئەمن لە راپۆرتێک لە فێسبوک زانیم زۆر پێشترێ زۆر هەوڵمدا بوو شتێکی وا بکەم، هەتا پەیوەندیم بە شخصی خۆشیەوە کردیە، بەس جوابی نەدامەوە، چوومە لاشی هەر خۆی بزر کردیە. ویستم شتەکانی خۆم برێم و لەبەر ئەوەندەیە ئەتوم دیتەوە و زۆر سپاس دەکەم. سپاسی جەناب دەکەم. جەنابێ سەرەتا ئەگەر پێم بڵێ چۆن هاتیتە کای وەرزشەوە، سەرەتا چۆن دەستت پێ کرد؟ وەکو هەموو منداڵێکی ئەو شارە بیدایەتی لە قوتابخانەکان، دوایش لە شەبابەکان، دوایش لە نادیەکان و هەتا کۆتایی. باشە، تۆ یاریزانی چی هەڵبژاردەی بە چ نادیەک بی، چۆن دەورت هەبوو مەسەلەن؟ من لە بیدایەتی وەکو هەموو کەسێک لە شەباب یاریم کردێ، دوای هاتیمە نادی، زۆر نادی هەولێرم تاقیب کردیتەوە. حەز ناکەم ناوەکان برێم، لە منتەخەب کوردستانی ژاریم کردێ و لە منتەخەب هەولێری ژاریم کردێ، لە منتەخەب شەباب عێراقی ژاریم کردێ و ئیتر سەبر یعنی لە نادی دیارەکانی هەولێر ژاریت کردووە؟ وەڵێ لە نادی ئەربیل یاریم کردێ، لە نادی بروسک یاریم کردێ، لە نادی هەندرێن یاریم کردێ، لە 5-6 نادی یاریم کردووە. تۆ کەسێکی طەبیعی بیان ئەستێرە بی لەو نادیانە؟ هەموو خەڵک دەزانن کە من مەسەلەن چێمە ئێستا کە ناوەکەم برێم لەوانەیە نارم هەموو هەولێر، بەس 2 بەش 3 بەشی هەولێر دەمناسیتن. یەکێک ڕقم بوومە لە کوردستان لە هەولێر لە منتەخەبات گەمەم کردیە، لە منتەخەب کوردستان یاریم کردیە. باشە، جەنابێ سەرەتای باسەکە چۆن مەسەلەن دەستی پێکەرە مۆزوعی دەستدرێژیکردنەوەوانە چۆن سەرەتا بۆم باس بکەیت؟ من یاریزانێک بوومە، بەرچاو بوومە، یاریزانێک یعنی دیار بووم لەناو وەرزش، گەنجێکی سپۆرتیش بووم لە تەمەنی 17 ساڵیەوە. ئەمێن کەسێک دایم لە دووم بووە، یعنی تەلەفۆن لۆ دەکردم، یعنی ئەمی بەکاردەهێنا، چونکە من عاشقی وەرزشم، عاشقی وەرزشم، یعنی هەتا شتی وای دەگوت ئەمن لە تەقەبولی من نەبووە، یعنی من گەنجێک بوومە، یعنی تەمەنێکی کچکەم هەبووە. بەڵێ ڕاستە. باشە، ئەکرێ مەسەن یەکەم مینجار کە چۆنەڵێ ئیستیغلالی کردی هەڵی خەڵەتانی ساڵی چەند بوو بەبیرت بێ؟ 2000 تقریبا 3 2003 کاتە تۆ 15 ساڵ بوویت. تقریبا لە 2003ەوە من ئەو کابرایە دەتوانم ناوەکەی بڵێ وەڵێ دەتوانم چەند جار تەلەفۆنی لۆ دەکردم، ئەمنی ئیستیغلال دەکرد، دەیگوت ئەگەر هاتووە تو ئەو شتەی نەکەی ئەمن لەو نادی دەرت دەکەم، یا مەسەلەنە هەر شتێک نەکەی ئەمن ئەو هات لێ دەکەم. باشە، ئەو دەستدرێژی سێکسی کردێ سەر تۆ؟ باشە، لە کوێ مەسەلەن ئەمانەیە کرد؟ هەر جارێ و لە جێگایەک، یعنی مەسەلەن لە نادی ئەربیل دەبووم، لە نادی ئەربیل بوومە یاریم کردیا، لە نادی ئەربیل یاریم کردیا، پاش یاری یان پێش وەخت تەلەفۆنی لۆ من دەکرد، دەگو ئەگەر ئەتوو نەیەکنە من لێ ناگەڕێم لەو یانەی یاری بکەی، یان مەسەلەن ئەگەر ئەتوو نەیەکنە من لێ ناگەڕم لە منتەخەب
کوردستان وەرگیرێ یان ئەگەر ئەتوانەیەکنە من ئەم لێ ناگەڕم ئەو نادیە پارە بداتێ. یعنی بە کوردەکەی هەم ئیستیغلالی کردویت هەمیش بەڵێ هەڕەشەی لێ کردویت. بەتەکید وایە یعنی من گەنج بوویمە من عمرم 17 ساڵ 18 ساڵ بوویمە عاشقی وەرزشم یعنی لای منە شتانە نەبووە یعنی ئەمە لە وڵاتێک دەژین کە حیبە هەیە یعنی من نەندەتوانی ینی هەندێک شتێ بە بابم برێم یان بە برام برێم یان بە مامم برێم کە ئەو شتانە لەکنەمە حیبە بەڵام من عاشقی ریاضەم هەبوو یعنی ئەو بۆ شێوەی ئیستیغلالی کردووی کە زانیت تۆ زۆر عاشقی تۆ پێی بەتەکید وایە من کەسێک بووم دیار بوویمە لەناو نقطە زوعفی گرتوویت نقطە زوعفی منی گرتێ بە پارە نە بە ریاضەکە منی گرتی ئەگە بە پارە بە من حەقی خۆم هەبوو ڕاتبی خۆم هەبوو لەوانەیە هیچ شتە کاری لە من نەدەکرد بەس بەو شتانە ئەمنی گرتی. باشە چەند جار مەسەلەن ئەوە بەبیری بێ وابزانم بەخوا من لە 2003 و هەتا 2014 و 15 بە مستەمڕی یعنی مەسەلەن جار هەیە لەوانەیە 15 ڕۆژ جارێک دەبوو جار هەیە هەفتەی جارێک دەبوو جار هەیە مەسەلەن مانجێ جارێک دەبوو تەلەفۆنی دەکرد ڕقەمی من لەکن بینێت چەند جار ڕقەمی خۆم گۆڕیە ڕقەمی من دیتیتەوە. باش لەگە خۆی بردی بۆ منەوەلا بەتەکید ئەمنی لەبرد جێگا هەیە دەتانم ناوی جێگاکانیش بڵێ بەس ماڵی خۆی هەیە ماڵی بابی هەیە مەزرعەی هەیە لەسەر ڕێی مەسیفی یعنی زۆر شت هەیە هەیتی ئەمنی برتە و جێگایانە. ئەگەر ئێستا دادگا بڵێ مەسەلەن تۆ بەڵگەت هەیە کە ئەو ئیشوای لەگە بنون ئەو بۆ ئینکاری بکات ئینکاری بکە من هەموو جێگاکانیان پێ دەرم ئینکاری چیا من لە 2015ەوە ژیانی خۆم ژیانم فەوتە ویستم پرسیارەوە لێ بکەم تۆ بۆچی مەسەن چیت کە دوای ئەوەی کە تەواو بێتاقەت بی ئەمن بە تووشم گۆ چەند جار ویستیتم ڕاوەستم یعنی شتێک بەکار بینم کە تۆری خۆمی لێ بکەمەوە بەڵام فکریان ئەمن وام نەکردیا من سەری خۆم هەڵگرت و ڕۆیشتم. چی بۆ شوێ لە ڕووی دەرونیەوە تووشی چه حاڵەتێک بوویت؟ من ژیانم فەوتایە من یعنی من ساعب عایلەمە من نزیکەی 5 ساڵ مێشکی ینی لە ناو مێشکی خۆم دایم لێکم دایتەوە یا دایمەوە بە ڕاستە کەس نازانی لە هەولێرەکە ئەو کابرا شتەشی لە من کردە بەس مێشکم پێم دەرێتن چکە من تازە گەورە بیمە. باشە تۆ چ زەرێکت لەم قەزەیە کرد؟ من مادی مەحنەویان زەرم کردی لە مەحنەویانە فکرمە ینی ئێستاژ من لە ماڵ دادەنیشم یعنی مێشکم دایم ئەو شتەی تێدایە من دەمێت تۆری خۆمی لێ بکەمەوە چەند جاریش چوویمە خۆی لە من بزر کردیە. ئێستا چی ئێستا مەسەلەن بەدەمتەوەیە مەسەلەن لەگەڵتایە یان مەسەلەن وازی لێ هێناویت و دووری لێگرتویت؟ نا ئێستا هیچ ئەوەکەم نییە من لە 2015ەوە من هیچ شتێکم ئەوەک نییە یعنی دایم لە مێشکم دەسوڕێ دەڕوا دەچی دێتن یعنی بەس ئیتر من دەمەوێت حەقی خۆمی لێ بکەم هەم لە مادی هەم لە مەحنەوی. باشە لە ڕۆ معنەوەکە باسەکەم مەسەلەن تووشی نەخۆشی دەرونی کردویت؟ بەتەکید وایە بەتەکید من هیچ کەسێک لەو دنیای نییە تو حایلێ خۆت بەجێ بێلی بڕۆی سەر هەرگری. باش جارە هەبووە بیر لەوە کە تۆ خۆت بکوژی؟ بەتەکید وایە خۆکوشتن من ئەگەر لەوانەیە گە زگورتی بام فکرم دەکردەوە بەس ئەم لەبە منداڵەکانم و باشە ئێستا کە ئەچی بۆ لای ئەم بەرپرسە گەورە وەرزشیە ئەڵێ چی؟ من هەتا ئێستا نەچوومە لای لەوەتی ئەوە بوومە بەس چەند جار بە خۆم تەلەفۆنم لەو کردیە دەزانی ئەمنم بلۆچی کردیمە یان مەسەلەن لە ڤایبەری ریسالەم لە ڕەوان کردیە جوابم ناداتەوە چوومەوێن دەرێ خۆی بزر دەکاتن ئەمن بەس بۆچی شکات لێ نەکردووە؟ بۆچی پەنا نەبەردوو پێشتر بۆ یاسە؟ ژیان لە ئەمە لە وڵاتێکدا دەژین یان لە مەسەلەن لە جێگایەکدا دەژین حیبە هەیە لێرە ئەمن بابم هەیە برام هەیە مامم هەیە داکم هەیە عایلەم هەیە عایلەکی گەورەم هەیە من نەمویستە ئەو شتە براو ببتەوە یعنی مەسەلەن لەوانەیە ئەگەر بە بابم برێم لەوانەیە بابم لەوانەیە هەر ئەو ڕۆژی لەوانەیە شتەچی لێ بکاتن یعنی ئەو هێنایەتە سەر ئەم ڕێگایە. بەتەکید وایە بەس تاکە زەلام کە هاتەکەنە من هەر ئەو کابرایە بووە تا ئێستا یەک کەس ئەو شتێ لەگە من نەکردیا ئەویش ئەمن عاشقی وەرزشم ئەو ئەمنی بە وەرزش وا لێ کردیە
بە پارە باش ئەی چی کە بە دەزریێژی کاتە سەر بانگی کردی بۆ ماڵی خۆی باوکەین ئەی چی ئەگەر نی بۆ لەگەڵمان نەکەی چیەکە مثلەن من لە نادێکی تۆپانم دەکردێگو ئەگەر ئەو شوێنەیەک نەمن یان مثلەن نەیەک نەمن ئەمن لێ ناگەڕن و نادەی تۆپانێ بکەیت بە مدەریبەکە دەرم ئەوە بکە یان مثلەن لە منتەخەباتە وەردەگیرام دەیگوت ئەمن ورد ناگرم ئەگە تو ئەوانەکە یان مثلەن حەقدم لە نادێکی دەبوو دەگو ئەگەر بێکنە من ئەم پارەکەت لۆ وەردەگرم یان شتێک حاڵەتە بۆ لەو جۆرە مەسەلەن پارەکەت بۆ دوی وەگرتیمەوە بە زیادەش دایتێ من بە زیادەداتی جۆرە بۆ مەسەلەن پارەت باتێ پارەی دایتە من ئەو پارەیە مەسەلەن یەکێتی تۆ بێ کوردستان بۆ بەکاری نازانم ئەو بەخۆی لەوانەیە وەزعی باشە ینی من ئەو شتانە نازم حەز ناکەم یعنی شتی زیادە بەمە سەر و شتی کەمیش بکەمەوە من داخەتەوە قسەکانەوە خۆی بگەین تاکید وایە من ئێستاش پەنجەی ناو چاوی دەنێم چکە زۆر لی پڕم ژیانی منی فەوتاندیە ژیانم فەوتا ئێستا من گەنجەکەم زۆر شتم کرد بەس باش ئێستا لە ڕووی دەرونیۆ چۆنی ئێستا مەسەلەن بەخوایە من ئێستاش یعنی چەندجار یان لەگەم فکر دەکەم و ئەو دەکەم و دەرێمە من ئەو هەموو شتم کرد و لەبەر یەکەچی خراپ هەموو شتەکانم ڕۆی لیانی لە ڕووی دەرونیەوە باش نیمە لە دوور ڕۆی کەسێکی دەزانین کومە کەسێکی دایم فکرکەرم یعنی کەسێک نیمە مەسەلەن نۆرمالی ژیان بوو بەڵێ خۆی حقیقت پێت بڵێم ینی مەسەلەن قەزێکە قەزێکی قورسە بەتاکید وە قەزێکی قورسە لەوەی کە جنابش نەدویستۆ باسکی هەر کەتمە کردووە مەسەلەن ئەم حاڵەتە لەوە چێت جۆرێک لە ئەوەی دەری تاو ئینتباعی دەرونی لا دروست کرد بێتی وانە بەتاکید وە باشە ئەگەر ئێستا بۆنونە ئەم ڕاپۆرتەوە ئیشی لەسەرەکەی لە پەرلەمانی کوردستان خۆشبەختانە داواکاری گشتی یعنی ئەگەر بۆ نمونە ئەمە قەزەکە گەورەترکەین ومێدت بەوە هەیە بتوانانی حەقی خۆ دەربگری بەتاکید وە ئەگەنا من نەدەهاتمە ئێرە قسەتان لۆ بکەم من دەموێ حەقی خۆمەگرم بە هەموو نەوعەچ حەقی من لەکنەویە چکە ئەو ئەمنی بەکار باش ئەگەر لیژنێک بەیانی دروست بێ لە پەرلەمانی کوردستان مەسەلەن لە نونەراتی حکوومەت و لانی پەرلەمانی کوردستان بڵێن تۆ ببینین بۆ مقابلە تۆ ئامادەی لەگەڵ لیژنە دابنیشی 100% ئامادەم ئەگەر نەدەهات پشتوانی بە دۆکومنت و بەڵگە هەموو شتەکە ینی بەڵگەم چییە بەڵگەم ڕسمە بەڵگەم جێگایە بەڵگەم تەلەفۆناتە کە قسەی لەگەم من کردە بەس بەڵام من باشە ئەگەر بۆ نمونە بەیانی ئەم قەزەیە گەورەتر بێت تۆ داوای حەقی خۆت وەکو چی ئەەکەی مەسەلەن لە ڕۆ معنەوەیەکە داوا چیەکەی لە ڕۆ مادەکە داوا چیەکەی لە ڕووی مەحنەویەکە داوای حەقی خۆمی لێ دەکەم کە حکوومەت چی لەسەردادەنێتن داوای مەحنەوی دەکەم کە ئەمنی ژیانی منی لە ڕووی مادیەوە سفر کردی ینی سفرکردن مەقسەدم لەوەی نییە کە ئەو پارەی لە مستاندی مەقسەدم لەوەیە من کوردستانم بەجێهێشتیە لە عایلەم دوورکەتیمەوە ئیش و کارم نەبووە ئەو پارەی کە سەرفم کردێت لە ئەوروپای ینی لە نەعی هەموو شتەچی من پلەی خۆش نابووم تۆ کاتێککە چی بۆ ئەوروپا لە پلێکی باشی تۆپی پێیا بوویت بەتاکید وە خەڵک دەزانیە من چێمە ئەگەر بکرێ ناوی خۆشم دەرێم زۆر ئاسایی لەکنە من با خەڵک هەموو بیزانی بەس لەبەر هەندێک شت ناڵێ زۆر باشە ئەو کاتانی کە لەگە خۆی دەیبردی مەسەلەن ئیتیمامی پێدەدای مەسەلەن دەیبردی بۆ هەر شوێنێک بدویستە یاری بکەی ینی ئاسانکاری بۆ کردی 100% قسەکانی خۆی هەموو دەهینازێ باشە پێش مقابلەکە قسەیەکەت کرد وتی جارێ لە معاملات پێویستم بە جوازێ بۆ سەفەر زۆری لێ کردم و حاڵدە چۆن بوو لە جێگایەک بوو پاسەپۆرتەکەم و ویستم بەخۆم ینی ویستم بیک بگەڕێنمەوە کوور هەولێرێ ئەو بە 5 دقەلوی گەڕاندەوە بەخۆم 3 ڕۆژ لە دوو بم نەمتوانی بگەڕێنەوە باشە ینی ئەو زۆری لێ کردی بۆ حاڵەتەکەی زۆری لێ دەکردم ئەو شتەکانی پێ دەکرا بە تاکید پێشی دەکرا منیش ئەو کورسی و پۆستەکەی خۆی بەکارهێناوە بۆ ئیستیغلالکردنی جنابێت بەتاکید وایە شتەکان چکە من حاشقی وەرزشم من گەنجێک بوویمە تموعم هەبوو تموعەکەی خۆشم هینات بۆ دزێ چکە من لە پلەکی زۆر بەرز باشە ئەو کاتانەی کە دەستێژی کردە سەرت ئەو کاتانە بێتاقەتە بوویت بەتاکیدە من کە ئەو ڕۆژی یاریمان دەبوو مەسەلەن کە یاریم دەکرد فکرم لەو وەختی دەکردەوە کە تەلەفۆنم لۆ دەکات لە پاش یاری چ بکەم یعنی هەر کاتێک کە تەلەفۆنی لۆ من دەکردی هەر کاتێک کە شتەی لۆ من مەسەلەن تەلەفۆنەکەی دەکرد وەکووە بووکە من بمرم بەس هیچم لەدەست نەدەهات نەمدەزانی نەمدەتانی چ بکەم ڕاستی من دیار بووم ینی حەزم نەدەکرد دەورا پشتەکەم بزانانی ئەگەنا زۆر شتە هەبوو مەسەلەن بە یەکەکەم بگوت بە لەوانەیە لەسەری زاڵ بە بەبیری دی یەکەم جار چۆن دەستێژی کردە سەرت بەبیرم دێ لە 2003 من گەنجێکی 15 ساڵ بوو 15 16 ساڵ بووم سپۆرت بووم چەند جار
داوای ڕقەمەکەی من دەکرد خۆم لە جێ نەمدەدایە دەزانی بۆ ئەوەیە بەتەکید دەمزانی بەس هیچم لە دەست نەدەهات بەتەکید باشە ئەو جاریەکەمت بەبیریت جاریەکەم چۆن گوزەرا مەسەن چەندە ناخۆش لە ڕووی دەرێنیەوە چکە و حاڵتە توش بووە ئەمن با قسەکت پێ برم ئەو کابرایە ینی کە تەلەفۆنی دەکرد شەرم و شتی نەبوو منیش گەنج بووم ینی ئەمنیش شەرم لە خۆم دەکردەوە ینی لەوانەیە ئەو ڕاهات بوو لەگەڵەوە ئەمن زانی کووە کاکە بەشدارگیان بەڵێ ئەمن هیچ شتێکم لەوی نەدیتە ڕاستی ینی بەس ئەم حاڵی جەنابەت بەڵێ خۆت چکە ئەمن هەتا ئەو تەمەنەشم یەک کەس هەتا ئێستا بە خراپەش نایمی نەدایە من نەچمەکردن بەس ئەو کارایە کە تەلەفۆنی لۆ من دەکرد شەرمی نەبوو لە من گەورەتر بوو من گەنج بووم لەوانەیە گە 2 سەعات لەکنی بام 5 کەلیمە قسەم نەدەکرد من ینی بەس بۆ حاڵدە بانگی کردی بەتەکید وایە بۆ چەمنی بان دەکرد ینی هەر بۆ شتانە باش ئەو لەوە نەئەترسا مەسەلەن ئەو لەو بەرپرسیارەتە گەورەی وەرچایە و مەسەن ئاشکرا بێ و ئابڕووی بچێت لە خۆی بپرسە شتە باشە تۆ تەسەورەکەی لەگە خەڵکی تریشە لەگە مناڵی تریشە نازانم ئەو شتەی نازانم بەس ئەمن ئێستا تۆ داوای حەقی خۆتەکەی ئەمن داوای حەقی خۆم دەکەم بە مادی و بە مەحنەوی چووکە لی خۆش نابم ئەمن دەمەکانی بە تووشم کردێ لە 2014 و 15 زۆر شت هەبوو بیکەم بە هەموو شتێک بەس ینی ڕێگای خراپیشە بۆ بیگریتە بەر بەس تاکید وایە چکە گەورە بووم لە تەمەنێک بووم عمرم بۆ 29 سال فکرم هەبووە بەڵام من لەکەی زەواجت کرد ئەمن لە عمر 2005 زەواجم کردی یعنی دوای زەواجیش هەر تەلەفۆنی بۆ تاکید وایە باشە ئێستا مەسەلەن لە ڕووی دەرونیەوە بێتاقەتی بەتاکیدە من تەمەشای هەموو یاریەکانی هەتا دەوری قەتەڕی و دەوری دەرەجە 2 عێراقیش دیاری دەکەم بەس لە ناو مێشتی خۆم ئەو ڕووەم نییە بچمە ینی هەر هەست بە کەمی ئەەکەیت بەرامە خێزانم مناڵەکانە چی ئەوان نازانن ئەو شتانە نە ئەزام کە نازانی بەرامبەرەوەن هەست بە بێتاقەتیەکەی ئەمن ینی شەرمەزاری خێزانەکەم چکە زۆر بەجێم هێشت ڕاستە باشە ئێمە دەنگی تو ئەگەێنین گەێنینە پەرلەمانی کوردستان ئەو گەینە ڕای گشتی ئەبێ حتمما ینی ئەم قازیە گەورەیە لەگەڵ بەرپرسێکی گەورە بووە خۆوە مەسەلەن لە بەرپرسیارەتی بچووک نەبووە بەرپرسێکی پلە باڵای وڵاتەیە ینی پێویستە داواکاری گشتی بێتە سەرخەت من سپاس دەکەم کە کاتی خۆت بەخشی بە ئێمەوە پێشکی کە قسەشی لەگەڵاکردم وتە جگەلەوەی کە من ناتوانم بە بەڵگەبی سەرمێنم و من نەمەوێ قازەکەی من بێ بە دەرز بۆ خەڵکی تر کە مناڵی تر خراپ نەبێ بۆیە زۆر سپاس دەکەم ئینشاءالله کە بتوانین یان بتواندرێت کە حەقی جەناب و تو چەندین کە سەدان کەسی تر کە مافقراو بوون و دەزێژی سێکسیان کراوە سەر بەداخەوە کە زۆر بەداخەوە و حەقیان خۆراوە ئیستیغلال کراون خەڵەتێنراون بەڕاستی وەربگیرێ من سپاس دەکەم چیت ماوە لە کۆتایی باسی زۆر سپاستان دەکەم مەمنونتانم کە دەنجی من دەگەینن ئەو قسانێک کە دەکەم ئەو قسانە دەکەم ئەگەر یەک ڕۆژ قسەم بکرد بە ئەوە یەک سانیە ئەو قسانێک ئێستا کردیتم یعنی زۆر شتیت کە هەیە بەس هەموو شتێک ناگۆترێت چکە گە هەندێک شتت برێم خەڵک دەزانیە من چێمە ینی حەز ناکەم لەبەر بابم و لەبەر عایلەم و لەبەر ئەو شتانە بەس ئامادەم هەر شتێکتان بوێ من لە خزمەت داما من داوای حەقی خۆم دەکەم داوای هیچ لێ ناکەم داوای هیچ شتێکی لێ ناکەم هیچ کەسیش ناتوانێت بڵێ ڕاست ناکات تاکیدیش مە قسانەی منیش جێ لێوی دەزانیە منم دروستە باشە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز ئەمەی کە ئێستا من گفتوگۆمان کرد پێکەوە لەگەڵم هاوڕێ بەڕێزە ئەمەیەکێکە لە قوربانیانی کە لەلایەن بەرپرسانی گەورەی وەرچی ئەم وڵاتەوە دەستدرێژیان کراوەتە سەر و پلەکانی خۆیان بەکارهێناوە بۆ دەستدرێژیکردنە سەر مناڵان ئەم یەکەمین جاری لە تەمەنی 14-15 ساڵی دەستدرێژی کراوەتە سەر و دواتر استیغلال کراوە بۆی کە ئەگەر لەگەڵیانە نەبێت دەرێکن لەو شوێنێکی حەزلێتی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرەمان بوون زۆر سپاس